لە هەرێمی کوردستان گرفتی کەم ئاویمان نییە بە حەقیقەت گرفتی زیاد سەرفکردنمان هەیە و لە چەند بۆنەیەکی دیش ئاماژەمان بەوە کردووە. ئەو گرێبەستەی ئەمڕۆ بۆ نۆژەنکردنەوەی تۆڕە کۆنەکانی گەڕەکە هەژارنشینەکانی ناوبەزنەی سیمەتری و هەروەها گەڕەکەکانی تەیراوە و سەیداوە و چەند گەڕەکەکی ترە. ئەو نۆژەنکردنەوەیەوە دەکات کە گەیشتنی ئاو بە هاوڵاتیان باشتر ببی و ئاسانتر ببی. ئەو پرۆژەیە ئەوڕۆ تەنها بۆ ناو شاری هەولێر بوو، بەڵام بە تەکید پرۆژەی ئیفراز کاریگەری لەسەر دەوروبەری هەولێریش هەیە و ئاو دەداتە هەموو شاری هەولێر و دەوروبەری.